بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی وەکو لە سەرەتاوە ئاماژەمان بۆ کرد یەکێک لەو تۆرانی کە گفتوگۆی لەبارەوە دەکەین بابەتی قسەکردن دەبێت لەسەر فیلم و یەکێک لەو فێرگە بەڵگەنامەیانەی کە توانوێتی بەشداری فستیڤاڵی نێودەوڵەتی فیلم کا لە سلێمانی و خەڵاتی باشترینی بەدەستێنەوە فیلمی تاقیگەی ژمارە دووە کە ئەم فیلمە لە نووسین و دەرێنانی هەرێک لە بەڕێزانی دریس عەبدی و هەروەها ئاوەڕەومەرن کە ئەو دوو بەڕێزە لەگەڵمان دەبن کاک ئیدریس عەبدی لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێ و لە هەمان کاتیشدا هەوڵەدەین لە دواتر چین لای کاک ئاوەڕەومەر کەویش بەڕێزیان بە سکایپ پێم وایە لە ئەمریکاوە لەگەڵمان دەبێ گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم فیلماوە بەشداریکردنی و ئاماجەکانی داهاتووی کە ئێستاش بەنیازن بەشداری چەند فستیڤاڵێکی تری پێ بکەن پێم خۆشە تەواوی زانیاریەکان لە جاری میوانەکانەوە بزانین. سپاس بۆ ئامادەبوونی ئەم دوو بەڕێزە کاک ئیدریس سپاس بۆ بەڕێزت لە ستۆدیۆ لەگەڵمانی پێم خۆشە سەرەتا باس لەبەرەوەی نووسینی با بڵێن فیلمەکە ژەریەوە نووسیتانەوە دەرهێنانیشتان بۆ کردوانی بیرۆکەی فیلمەکە لە چیەوە سەرچاوەی گرتووە. سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ نارچین وەڵام بیرۆکەی فیلمەکە ئێمە پێشووتر گروپێکی بچووکین 4-5 کەسین کە پێکەوە بەرحاڵ لە سلێمانی خەریکی کاری فیلمسازین و پێشم فیلمە یەک دوو فیلمی کورتی تریشمان بەرهەم هێنابوو یەکێک لە هاوڕەکانمان هاوڕێ لیلیان کە هەر لەم فیلمە بەڵگەیە فێرسەیدی بوو یاریدەدەری دەرهێنەر بوو بۆ کارێکی تر چوونە بەشی شیکاری زانکۆی پزیشکی سلێمانی لەوێ بەرحاڵ وتی کە کەسایەتیەکی وەهام بینیوە بە ناوی کاک حەمەد تۆفیق کە کاری ئەوەیە و دواتر من و ئاوارە سەردانمان کردوە بینیمان کە بابەتێکی سەرنجڕاکێشە و ئەتوانێت فیلمێکی باشی لێ دەربێت بۆیە هەوڵماندار کە لەگەڵ ئاوارە دابنیشین لەسەری کار بکەین و بەرحاڵ هەندێک لایەن لە ژیانی کاک حەمەد تۆفیق لە شوێنی کارەکەیمان دەرهێنا ئەو لایەنانەی کە پێمان وا بوو سەرنجڕاکێشە و باری دراماتیکی زۆرترە هەوڵماندا ئەوانە تەسویر بکەین بە وێنا بکەشین و خۆشبەختانە دواتر مەسەلەن بۆ نمونە کەسانی وەکو مامۆستا قادر جەلال کە ئەکتەرێکی بەناوبانگی شاری سلێمانیە دواتر ئەوانیش هاتن یارمەتیمانیاندا هەوڕێ خۆشەویستم کاک ڕامیار کاک هەوکار ساڵەکە وەکو پرۆدەکشن مەنیجەر لەگەڵمانەوە بەرەبەرە کارەکە تەواو بوو و کۆمپانی ڕێتاو فیلمی ساخەریکی کاری بڵاوکردنەوەی فیلمەکەی ئەمە بۆ فستیڤاڵەکان ئەنجامەدا بیرۆکەی لەوێەوە هات و سەرنجڕاکێش بوو چونکە باسی لە ئینسان دۆستی مرۆڤێکی کوردە کرد باسی لە نیشتمانپەروەیی ئینسانێکی کوردە کرد لە پاڵەوەی کە لە شوێنێکی زانستی خەریکە کارەکە بەڵام خەریکە خزمەتێکات لە گۆشەیەکی ئەم نیشتمانە بۆ ئێمە سەرنجڕاکێش بوو کە کار بکەین لەسەری. زۆر باشە لەگەڵ بەردەوامەدین بە پێکەوە ترێلەری فیلمەکە بینین و دواتر لەگەڵ بەڕز و لەگەڵ کاگاوەرە گفتوگۆی زیاتر دەکەین. هەز ناکەم لە دەرەوەی ئێرە حەزی ژیانکردن هەبێ. بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین دیارە بۆ وەرگرتنی زانیاری و لە هەمان کاتیشدا بۆ بەشداریکردن لە فستیڤاڵی بێگشتایی لە ئەمریکا ئێستا ئاوەڕە عومەر ئەویش کە یەکێکە لەو کەسانەی کاری نووسین و دەرهێنانی بۆ فیلمی تاقیگەی ژمارە دوو کردووە لەگەڵمان دەبێ کاک ئاوارە سڵاو لە بەڕێزتان سوپاس بۆم دەرفەتە ئەگە بکرێت بەڕێزشتان ینی پێمان بڵێن چۆن دەتانێت بەشداری لە فستیڤاڵی ئستای بکەن لە ئەمریکا. سڵاو لە بینەرانی NRT سڵاو بە تۆ کاک سامانجان بەڵێ سەرەتا بەشداریکردنمان لە فستیڤاڵی بیگ سکای ئەو کاک ئیدریس باسی کرد لە ڕێگەی کۆمپانیای ڕێتاو فیلمانێک کە ئەرکی بڵاوکردنەوەی فیلمەکە لە ئەستۆی کۆمپانیای ڕێتاو فیلمە دوای ئەوەی کە فیلمەکە وەرگیرا لە
فستیڤاڵی بیگ سکای قبول کرا ئەوان بانگێژنامەیەکیان بۆ هەریەک لە من و کاک ئیدریس ناردەوانەیە کە بەداخەوانێ کاک ئیدریس بۆی لەبوونی پاسپۆرتانە نەیتوانی ئەو سەفەرە جێبەجێ بکە من لە فستیڤاڵەکە ئامادە بووم و زۆریان پێخۆش بوو کە یەکەمین دەرهێنەری کورد من یەکەمین کوردم کە ئێمە ئەو فستیڤاڵانە بەشداری ئەەکەم و فیلمەکەی من و کاک ئیدریس یەکەم دووەم فیلمی کوردیە کە بەشداری ئەم فستیڤاڵە ئەکا کە ساڵێک پێش ئێمە دەرهێنەری ئێرانی ڕەحیمی زەبیحی بەداخەوانە کۆچی دوایی کردووە بەشدار بۆ لەم فستیڤاڵەیە ئێمە دووەم کوردین کە لەم فستیڤاڵە بەشداری ئەەکەین لە بەشێکیشا بەشداریمان کردووە کە ئەم فستیڤاڵە سێ بەش لەخۆ ئەگرێ واتە لە سێ جۆر کورتەفیلمی سێ جۆر دیکۆمنتاری وەرئەگرێ مینی شۆرت دیکۆمنتەریە کە لە 5 خولەکەوانە هەتاوەکو 14 خولەک یاخود 15 خولەک پێی ئەوترێمینی شۆرت دیکۆمنتەری لە شۆرت دیکۆمنتەریشدا لە 15 خولەکەوانە تاکو 30 خولەک وەرئەگرێ کە بەشی شۆرت دیکۆمنتەریە لە 40 خولەکی شەوانە هەتاوەکو کاتژمێر و نیو زیاتر یاخود دوو کاتژمێریش ئەبێ بە دیکۆمنتەری درێژ یاخود فیچەر خۆشبەختانە ئەم بەشی ئێمە کە لە شۆرت دیکۆمنتەریا بوو یەکێک بوو لەو بەشانەی کە دوو بەشیان بەڵام مینی شۆرت دیکۆمنتەری و شۆرت دیکۆمنتەرەکە هەردووکیان کوالیفای ئۆسکارن کە هەر یەک لەم دوو بەشە هەر یەکێکان خەڵات بهێنێت ڕاستەخۆ ئەچێتە پاڵۆتنی فستیڤاڵی ئۆسکارەوە کە خۆشتان نەزانن فستیڤاڵی ئۆسکار یەکێکە لەو فستیڤاڵە باشانەی جیهان کە لە پلەی ئەیدایە لە جیهاندا کۆمەڵێک فستیڤاڵ هەیە کە لە پلەی ئەیدان و کە فستیڤاڵی ئۆسکار دانی پێداناون یەکێک لەوانە فستیڤاڵی بیگ سکایە کە لە ویلایەتی مۆنتانا لە شاری میسۆلا 18مین خولی ئەم ساڵ بەڕێوەچوو. بەڵێ کاک ئیدریس پرسیارێکردنی لە کاگاوڕە وڵا قسەی خۆمان کردووە پێشووتر وڵا هیوادارم سلامت بێت و بە سلامت بگەڕێتەوە وای سەرکەوتنیش بۆ فیلمەکە و بۆ فیلمسازێکی تر. زۆر باشە کاک ئاوارانی فستیڤاڵەکە دەستی پێکردووە و لە هەما کاتدا ئێوە ئەگەر بکرد زانیاری زیاتر لەسەر چۆنێتی ئەنجامدانی فستیڤاڵەکە و چۆنیتی وەرگرتنی فیلمەکەی ئێوە لەم فستیڤاڵە گەوری کە باسی لێوە دەکەی بە شێوەیەک بوو هەروە ئاسان بوو یان ئێوە هەوڵی زۆرتاندا؟ بەڵێ فستیڤاڵەکە ئەمڕۆ ئاخر ڕۆژی فستیڤاڵەکە بوو کە لە 18 مانگ تاوەکو 27 مانگ فستیڤاڵەکە بەڕێوەچوو و وەرگرتنی ئەو دیکۆمنتەرانە یاخود ئەو بەڵگە فیلمانی کە لەم فستیڤاڵە وەرئەگیرێ لەسەر چەند پێوەرێکە هەروە بە ئاسانی وەرناگیرێت ئەبێ ئەو دیکۆمنتەری کە وەرئەگیرێ یەکەمی شت پریمەری ئەمریکا بێت واتە یاخود پریمەری هەموو جیان بێ واتە یەکەمین جار ئەبێت لەم فستیڤاڵەیە پەخش بکرێت و لە هیچ فستیڤاڵێکی تر پەخش نەکرابێت پاشان ئەگەر پریمەری ئەمریکاش بێ ئەبێت یەکەمین جار لە هەموو ویلایەتەکانی ئەمریکا کە 51 ویلایەتە لە ئەمریکا کۆمەڵێک فستیڤاڵی زۆر بەهێزی تێدایە ئەبێت ئەم فستیڤاڵە یەکەمین پەخشی خۆی لەم فستیڤاڵەیە کرابێ ئەم بەڵگە فیلمە خۆشبەختانە ئێمە ئەم بەڵگە فیلمە یەکەمین جارەکە لە وڵاتی ئەمریکا لە ویلایەتی مۆنتانا لە بیگ سکای پەخش ئەکرێ و ئەمان زیاتر گرنگی زۆریان بە ناوەڕۆکی فستیڤاڵەکە یاوە واتە کۆمەڵێک فیلمی زۆر باش لەم فستیڤاڵە بەشداری کردووە 183 بەڵگە فیلم لە هەر سێ بەشەکە بەشداری کردووە و هەر فیلمێکیش هەڵبەرگەڵ فیلمێکیش دابەش بوو بەسەر چەند تەوەرێک داوانە تەوەرەکانی وەرزش کە کار لەسەر بەڵگە فیلمی وەرزش کراوە وەکو کارکتەرێکی یاریزانێکی بەناوبانکی وڵاتەکەی خۆیان و هەروە کاریان لەسەر پەروەردەکردنی مناڵ کردووە ئەو بەڵگە فیلمانی کە من بینیم بەڵگە فیلمی زۆر باش بوون لەسەر پەروەردەکردنی مناڵ بەڵگە فیلمیان هەبووە لەسەر دروستکردنی سروشت و کوشت و کاڵ و ئەو بابەتانی کە گرنگە لە سروشت و ئاوهەوادا بەڵگە فیلمیان دروست کردووە لەسەر ئاژەڵ ینی ئەمڕۆ من بەڵگە فیلمێکم بینی تەنها سەعاتێک و نیو بوو کە بەڵگە فیلمەکە تایبەت بوو بەس بە بەخێوکردنی پشیلێ لە ماڵەکاندا ئێمە
ڕەنگە بیری لێ نەکەینەوەوانێ بۆ دروستکردنی بەڵگە فیلمێک لەو شتا بەڵام ئەمان بیریان لێ کردوان و بینەرێکی زۆریشی هەبوو بەڵگە فیلمیان دروست کردبوو لەسەر ئەو کەسایەتیانی کە بە تەنها لە ماڵەوە ئەژن یاخود ئەو کەسانی کە هۆملێسن واتە لەسەر جادە ئەخەون و یان لەناو کەشتیەکاندا لەناو زریاکانە دراچەکانە ئەمێنەوانێ کۆمەڵێک بەڵگە فیلم لە هەموو ڕوانگەکانی ژیانەوانە لەبارەی کۆمەڵایەتیوانە لەبا هەڵسو و کەوتی باوکانە لەگەڵ مناڵانە لەبارەی مناڵانە و لەگەڵ دەوروبەریانە لە قوتابخانەیە ئەنی کۆمەڵێک بەڵگە فیلمی زۆر باش لەم فستیڤالەیە نمایش کرا کە ئەمانش لە ئاستێکی زۆر بەرزابن و وەرگرتنی ئەم بەڵگە فیلمانش هەروە ئاسان نیە بە چەند فلتەرێک کاتی ئەپەڕێت تاوەکو وەرئەگیرێ زۆر باشە هەوڵە دەین بگەڕێن وڵات کاک دیزیانی ئێوە ویستان لە ڕێگەی فیلمی تاقی ژمارە دووە ینی چی بڵێن؟ وڵا بەرحاڵ ئەوەی کە فیلمساز خۆی لە دروستکردنی فیلمێک چ پەیامێکی هەیە یا لە چ ڕوانگەیەک و بە چ جیهان بینیەکەوە خەریکی بەرهەمینانی فیلمە جیاوازە و ئەوەی کە بەرحاڵ بەردەنگیش چی لە فیلمەکە وەرەگرێتەوە لایەنێکی ترە بەڵام ئەوەی کە ئێمە هەم من هەم ئاوارە و هەم لیلیان و هاوکاریش کە بەرحاڵ ئێمە چوار کەسی فیلمەکەمان بەرهەمێنا وەکو گروپ وەکو پرۆداکشنێکی بچووک بەڕاستی ئێمە زۆرتر بیرمان لەوە کردبووەوە کە ئایا ئەگەر مرۆڤێک کە ئەمرێت ئایا توانێت دیسان کارکردێک بۆ خۆی پێناسە بکات یا توانێت کارێکی بێ بۆ خۆی ئەمە بەرحاڵ زۆرێک لەو کەسانی کە فیلمەکەیان بینیوە لەو کەسانی کە بەرحاڵ لە کاری فکریان لەو کەسانێکی کاری فیلمیان کردووە تا ڕادەیەکی زۆر ئەو فیدبەکانی کە وەرمانگرتووە زۆر نزیک بووە لەو تێڕوانینەی کە خۆمان بوومانە بە نسبەت فیلمەکەەوە لە ڕاستیدا ئێمە لەم فیلمە کارکردێکی ترمان بۆ ئینسانی مردوو پێناسە کردووە و پێمان وایە کە بەرحاڵ مرۆڤ دروستە ئەمرێت بەڵام ئەتوانێت لە دوای مردنەکەشی هەر خزمەت بکات کە ئەمە ئەتوانێت پەیامێکی ئینسان دۆستانە و پەیامێکی بەرحاڵ پێشکەوت و خوازانی کاراکترێکی وەکو مەسەلەن بۆ نمونە کاک حەمەد تۆفیق بێت کە لە شوێنێکی ئەوە خەریکە خزمەتەکە بە نیشتمان ئەمە بەشێک لە بەرحاڵ ئەتوانێت پەیامی فیلمەکە بێت و بەشێکی تریشەوەیە کە من خۆم وەکو فیلمسازێک زۆرتر هەوڵە دەم کە لەسەر و کەسانە کار بکەم کە لە کۆمەلگا لە پەراوێزان و کەس نازانێت پێیان بەم کاراکترانە بوو بەم چیرۆکانە و باڵبژاردننی ئەم کاراکترانەوە باڵبژاردننی ئەم چیرۆکانە هەوڵە دەم بە جیهانبینیەکی تایبەتەوە کە خۆم هەمە بنسبەتە و بابەتەوە بەسبەت و کاراکترەوە بڕوانم پێ ئێستا مەسەلەن بۆ نمونە لە فیلمی بەڵگەییدا دروستە کە کاراکترەکە واقعیە چیرۆکە واقعیەوە فیلمساز بێ پابند بێت بەم واقعیەتانی کە لەناو کاراکتر و ناو چیرۆکە هەیە بەڵام گەورەترین شتێکە فیلمسازی بەڵگەیی ئەتوانێت لەوێ ڕوانگەی خۆی یا جیهانبینی خۆی زاڵکا بەسەر بابەتەکە بەسەر چیرۆکە بەسەر کاراکترەکە بابەتی فۆرمە یانە لە فۆرمە ئەتوانی تۆ ئەو ڕوانگی خۆتێ جیاوازکە ئێستا ئێمە ئەمان توانی بە چەند شێوەیەکی تر ئەم فیلمە بەڵگەیە بەرهەم بێنین یانە ئێستا مەسەلەن بۆ نمونە 6 شێوەی سەرەکیە بۆ بەرهەمێنانی بەڵگە فیلم سینەما حقیقەتمان هەیە سینەمای شاعرانەمان هەیە سینەمای چەند ڕەهاندیمان هەیە لە فیلمی بەڵگەهیە یا دیکۆمنتاری یا بەڵگەیی ڕاستە و خۆمان هەیە کامانە هەر کامێکیان ئەیانتوانی بەرحاڵ ببن بە جۆرێک لە فۆرمی کارەکە ئێمە هەڵبژێرن بۆی کە چی بکەین بەڵام ئێمە هاتین تقریبا ئەتوانم بڵێم کە لە لایتینگا ئێمە هاتین وەکو ڕیالیزمی شاعرانە کارمان کرد لەسەر فیلمەکە بۆی کە بتوانین ئەسان تماشایك هەموو فیلمەکە یەکەیت ئەو هەستەکەیت کە ناو تاقیەکەش وەکو قەبرێک وایە ئێمە لایتی مەوزعیمان بەکارهێناوە کە لە یەک ئاراستەوە دێتە ناوە ئەو شوێنەی کە مردووەکەی لێ تەرمەکەی لێ لە باری لایتینگەوە لەگەڵ ئەو شوێنەی کە ئینسانە زیندوەکانن بەرحاڵ کۆنتراستێکی زۆرتری هەیە یانە بە پێچەوانەی ئەو ڕۆتێل لەوانەیە کە مەسەلەن ئێمە هەموو کەس بیر کاتەوە ناو قەبر تاریکترە تا بەڵام ئێمەوەمان پێچەوانە کردوێتەوە یا لەباری فۆرمیەوە وەکو میزانسێن وەکو مۆنتاژ وەکو بەکارهێنانی موزیک و تەنانەت دیکۆپاژەوە ئێمە هەوڵمانداوە نزیک خۆمان نزیک بکەینەوە لە سینەمایەکی مینیماڵیستی بۆی کە بتوانین زۆرتر بەرحاڵ زۆرتر و باشترە و واقعیەتانەی کە لە ناو کاراکتر وە ناو چیرۆکی ژیانی کاک حەمەد تۆفیقەیە ئەو هەستی واقعی بوونە زۆرتر و باشتر بە بەردەنگەکەمان بگەێنی و ئەو فەزا ئەحساسیە بەگشتی دروست بکەین بەس مەسەلەن لە سینەمای مینیماڵیستیە
ڕۆڵی مۆنتاژ زۆر کەمە بێتەوە تکنیکی ئاڵۆزی تەسویرگرتن زۆر کەمە بێتەوە وەڵام وڵام بە پرۆداکشنێکی زۆر کەم خەریک نەمکارانە بەرهەمدێنن تەنها بەرحاڵ بۆەوەی کە بتوانن بەردەنگ بکێشنە ناو کەشەی ئەحساسیە و فەزایەکی ئەحساسی کەشێکی ئەحساسی بۆ دروست بکەن کە بتوانێت لەگەڵ کاراکتەرەکە نزیکایەتی بکە. ئێمە لەلایەکی تریشەوە بەرحاڵ نزیکین بە فیلمی بەڵگەیی شاعرانەوە کە ئێمە زۆتر بە دوایەوە نینی تر گێڕانەوەی چیرۆک بکەین زۆتر بە دوایەوە نین کە بیسەلمێنین بە بەردەنگمان کە ئەم کاراکترێکی واقعیە چونکە هەموو تۆخمانەی کە لەناو فیلمەکە ئەرسانم کرد کە لە ڕوانگەی سینەمایەکی مینێماڵیستیەوە تماشای بکەین ئەو هەستی واقعی بوونەوە ئەو هەستی حقیقەتە لەناو فیلمەکە بەرجستەیە کاتەوە بۆیە ئێمە زۆتر بە دوایەوە بووین کە بەردەنگمان لەگەڵ کاک حەمەد تۆفیقا بینە ناو کەشە ئەحساسیە ئەو فەزای ئەحساسی بۆ دروست بکەین کە چۆن ئینسانێک دەتوانێت لەگەڵ مردوویەکە 14 ساڵ کار بکات 14 ساڵ ئەم تەرمە لەناو حوزێکی یاوە بێنێتە دەرەوە بیشۆرێ ڕۆژانە بیخاتە بەردەستی خوێندکارەکان و مامۆستاکان بۆ بەم جۆرە بەرحاڵ خزمەتێکی نیشتمان بکات وە لە کۆتاییشا خۆی بڕیارێکی زۆر گەورەیەدا ناو فیلمەکە کە ئەو بڕیارە پەیامی ئەتوانێت هەر ئینسانێکی کورد بێت کە سەرڕایەوەی کە مەسەن کاک حەمەد تۆفیق خۆی کۆڕەوی ئاوارەی کێشی و دوایەوە بەدبەختی و چەرمەسەری لە زۆر وڵاتانی دەوروبەر کێشاوە پێشمەرگایەتی کردووە لە شاخە بەڵام سەرڕای هەموو و نەهامەتیانە کە بەسەری هاتووە زۆر پەیامێکی ئینسانی گەورەی پێیەکە ئەتوانێت شانازیە بۆ ئێمە وەکو فیلمسازی کورد کەسایەتیە و کاک حەمەد تۆفیق بە دەرەوەی خۆمان بە فستیواڵەکان و بەرحاڵ بنەتەوەکانی تریش بناسیین کە ئێمەش ئەتوانین سەرڕای هەموو چەرمەسەریانە ئەتوانین ئێمەش پێشکەوت و خوازانە بیکەینەوە مرۆڤ دۆستانە بیکەینەوە بەرحاڵ چیرۆکی سەروەریمان زۆرە ئێمەش کە کاک حەمەد تۆفیق بەڕاستیەکەی لەو کەسایەتیانەیە کە ئینسان دانیشی گوێی لێدێت پڕە لە سەروەری پڕە لە هەستی نەتەوایەتی کە ئەتوانێت هەر ئینسانێکی کورد بیبێت وە خۆشەویستیەکە بە نیشتمانێت. بەڵام زۆر باشە کاک ئاوارەبێ مولای بەڕێزدانانی سەبارەت بۆی کە بەشداریکردن ئەم فیلمە لەو فستیڤاڵە ینی تا چەند ئەمە بۆتەوەی کە ئێوە هەوڵ بدەن لە ڕێگەوە ینی دەرگایەک بۆ فیلمسازانی کورد بکەنەوە کە خۆیان بە فستیڤاڵە نێودەوڵەتیە جیهانیەکان بناسێنن و ئێوە تا چەند توانیتانە ینی پەیوەندێکی وەها دروست بکەن لەگەڵ فیلمسازانی وڵاتانی ترە. بەڵێ دەست خۆش کاکتان پرسیارەکە و زۆر جوانە من لێرە ئەوەی کە هەوڵماوە زیاتر خۆم بناسێنم کورد بناسێنم بەم نەتەوەی کە لێرەان چونکە لەم فستیڤاڵەیە وەکوتم 183 بەڵگە فیلم بەشداری تیا کردووە کە نزیکەی 25 وڵات لەم فستیڤاڵەیە بەشدارە کوردیش وەکو هەموو وڵاتەکانی تر لەم فستیڤاڵەیە بەشدار بۆ کاتێک کە من بە جلی کوردیوانێ و بە جلوبەرگی کوردیوانێ و کارکتەری ناو بەڵگە فیلمەکە ڕۆشتمە سەر ستەیجەکە و دوای کە فیلمەکەمان نمایش کرا پرسیاریان کرد ئێوە خەڵکی کوێن ئەم بەڵگە فیلمە لە کوێ دروست کراوە یعنی سەرەتا ئاشنا نەبوون بە کورد ڕاستێکەی بەڵام من توانیم لە ڕێگەی ئەو پەیوەندی کە دروستم کردبوو لەگەڵ سەرۆکی فستیڤاڵەکە ڕاچێڵ کە خانمێکی دەرهێنەرە ئەویش سەرۆکی فستیڤاڵەکەیە ئەو توانی ئەو پەیوەندی بۆ من دروستکە بە زۆربەی فیلمسازەکانی ئێرە بناسێنەوە خۆشم ئەو پەیوەندی دروستکەم لەگەڵ زۆربەی فیلمسازەکانی وەکو ئوسترالیا وەکو هند یابان کۆریا ئیکوادۆر کۆلۆمبیا و ئەو فیلمسازانەی کە لە ناوخۆی ئەمریکان وەکو کۆلارادۆ ئەتلانتا نیویۆرک کالیفۆرنیا فلۆریدا ئەمانە بەشدار بوون لەم فستیڤاڵەیە و من هەموو جارێک کە هاتن لەگەڵ ما قسەیانە کە سەرەتا ئەموت من کوردم خەڵکی عێراقم بەڵام کوردم و بەس بە کوردی قسە ئەەکەم فیلمەکەشمان بە کوردی دروست کردووە و ئەم پەیوەندیە زیاتر بۆ گۆڕینەوەی ئاڵوگۆڕی کللتورەکانە چونکە تۆ کللتوری کوردی خۆت بە وڵاتانی دەرەوە ئەناسێنی تو و دەرهێنەرە کوردەکانیش ئیتر ئەناسن پرسیاری ئەویان لێکردم ئایا ئێوە چەند دەرهێنەرتان هەیە لە کوردستان خۆشبەختانە من هەموو زۆر دەرهێنەرمان هەیە لە کوردستان کە فیلمی زۆر باشیان هەیە و ئەتوانم تێنە فستیڤاڵەکانەوانێ و ئەو دەرهێنەرانەشم پێ ناساندن کە ئێستا لە دەرەوەی کوردستان ئەژین و کوردن وەکو بەهمەنی قوبادی هەندێک لە دەرهێنەرەکانی تریش
ئەوان ئاشنابوون بە دەرهێنەرە کوردەکان، ئاشنابوون بە کللتوری کوردی تا ڕادەیەک من توانیمە ئەو پەیوەندیە دروستکەم لەگەڵیانە و هەموو جارێکیش کە باسییان کردوتمە من ئێمە دوو دەرهێنەری لەم بەڵگە فیلمەدا کاک ئیدریس کە لەگەڵمە دەرهێنەری یەکەمی فیلمەکەی طبعاً بەشدارە لەگەڵما بەڵام نەیتوانێ و بێتە ئێرە یەکێک لە دەرهێنەرەکان کە ئوسترالی بوو خۆی لەوێوانە بە پەیوەندی تەلەفۆنی قسە لەگەڵ کاک ئیدریسا کرد، سپاسی فیلمەکەی لێ کرد، دەستخۆشی لێ کرد بۆ ئەو فیلمی کە پێشکەشی کردووە و فیدباکی خەڵکیش بۆ بەڵگە فیلمەکە زۆر زۆر باش بوو. یەکەمی شت کە چیرۆکیان زۆر زۆر بەلا سەرنج ڕاکێش بوو کە نیان ئەزانی کە کورد لەو شێوازە هەیە بەم جۆرە کەسێک هەیە بەم جۆرە ئیش ئەکات و بەم جۆرە خزمەت دەکات و ئەرکێکی نیشتیمانی بەجێهێنێ. بەڵێ ڕەنگە بەشداری نەکردنی کاک ئیدریس خۆی بۆ خۆی ئەنی چیرۆکێک بکە نەیتوانی بەشداری لەو فیستیڤاڵە بکە، بەڵام پێم خۆشە ینی پرسیارێک ئاڕاقچەی بەڕێز بکەم سەبارەت بە فیلمی بەڵگەنامەی یعنی ئاستەنگیەکان بۆ ئەم جۆرە فیلمانە، قورسیەکان بۆ ئەم جۆرە فیلمانەوە لە هەما کاتیش ینی چێژی بەرهەمێنانی ئەم جۆرە فیلمانە چییە؟ وڵا بەرحەڵ بۆ هەموو جۆرەکانی تر لە فیلم بەڕاستی بەرهەمێنان زۆر خۆی کارێکی زۆر قورسەوە بەتایبەت لە کوردستانیش چەند قات قورسرە بێتەوە، ئەویش بەرحەڵ هۆکاری زۆر تایبەتری هەیە بەخۆی کە بەشێکی زۆری ئەوەی کە ئێستا ئێمە مەسەن بەبوونی فستیواڵی بگیسکای و هەلمان بۆ ڕەخساوە لەوانەیە مەسەلەن بۆ نمونە 10 ساڵێت لەم وڵاتاوە لەم شارە هەلی وات بۆ نەڕەخسێت بۆی کە بتوانی کاری بەرهەمێنانی فیلمی داهاتوو تۆ بکەیت. لە فستیواڵی بگیسکای و هەلەمان بۆ ڕەخسا کە لەگەڵ چەند پرۆدیوسەرێکی زۆر گەورەی دنیا کە کاری بەرهەمێنانی فیلمی بەڵگەیەکەین میتینگ بکەین ئاوارە لەویەوە کۆمپانی ڕێتاو فیلم لە ڕۆژهەڵاتەوە بەرحاڵ خۆشم لە سلێمانیەوە چەندین جارێمە دانیشتنمان بووە پرۆپۆزاڵمان پێداون و ئێستاش بەرحاڵ لە گەنگەشایە کە ئێمە هێشتا وەڵامێکی تەواوەتیان پێ نەدراوەتەوە، بەڵام بەگشتی فیلم بەڵگەیی بووە نەتەوەی کورد کە نەتەوەیەکی بندەستە لە هەر چوار پارچی کوردستان ژانڕێکی زۆر زۆر گرنگیانە جۆرێکی فیلمە کابێ کورد زۆرتر گرنگی پێ بدات بەتایبەت بەو فۆرمەتە سینەمایی کە لە فیلمی بەڵگەیی هەیە. ئەمە ئێستا ئەو فیلمە بەڵگەیانەی کە لە کوردستانی بینی زۆرتر فۆرمەتایەکی تەلەڤیزیۆنین کە بۆ نمایش لە تەلەڤیزیۆنەکان ئامادەیەکرێن و زۆر باشە بێت کە لە پاڵەوەی کە ئەوە کارێکی زۆر زۆر گرنگە کارێکە زۆر پڕبایەخە، بەڵام لە پاڵەوەشە گرنگە کە بەرحاڵ ئێمە بتوانین لە فۆرمەتی سینەمایشە لە مدیۆمی سینەمایشە فیلمی بەڵگەیی بەرهەمبێنین و بۆ ئێمەش بەرحاڵ بەرهەمهێنانی فیلم بەڕاستی زۆر زۆر قورسە بەتایبەت چ بگە بە فیلمی بەڵگەیی زۆر جار هەیە کە بابەتایەکی هەستیارە بەڵام بڤێ لە ناو کۆمەڵگا بڤێ لەلایەن دەسەڵاتەوە کە ئەمانە ئەتوانێت بەرحاڵ جۆرێک ئاستەنگ دروستکە لە بەردەمەوەی کە تۆ بتوانیت کاری لەسەر بکەی وەکو فیلمێکی بەڵگەی. مەسەلەن بۆ نمونە من زۆر بابەت بووە کە لەگەڵ ئاوارە و لەگەڵ هاوڕەکانی ترمان کاک هەڵگورد کاک حەمەد تارێق لیلیان و هاوکار زۆر جار دانیشتوین کە باسمان لێ کردووە کارکترهایەکن کە ناو کۆمەلگای ئێمان بەڵام لە پەراوێزان ئەو خەڵکانە ڕۆژانە لە شەقامی مەولەوی کەسایەتیایە کە بینی کارکترایە کە بینیت کە خەڵک بە ئاسایی بەلایەنەوەشن، بەڵام کاتێک کە تۆ بیری لەکەیتەوە ئەمە خۆی بابەتێکی زۆر زۆر باشە، بەڵام کە نزیکە بیتەوە لە کەسایەتیەکە لە کارکترەکە چاو لەکەیت کە بەرحاڵ جۆرێک بڤەیەکی تایە بۆ ئێمە و هێشتا بەڕای من فیلمسازی کورد هێشتا ئەو ئازادیە نییە یانە کە بتوانێت بە ئاسانی لەسەر هەندێک بابەت کار بکات. زۆر بابەتی تر هەیە کە سەرنجڕاکێشە بەلای مەسەلەن بۆ نمونە منی فیلمسازەوە بەڵام بەڕاستی ناتوانانی بچی بەلایە چونکە لەوانەیە دروستە کە بەرحاڵ لە شوێنێکا تۆ لێ بڕاوانە توانی کارکەی لەسەر بابەتێک خودی مەسەلەن خودی ئەم بابەتێکی ئێمە کارمان لەسەر کرد لە سەرەتاوە بەرحاڵ کێشە و ئاستەنگی زۆرمان و بەڵام ئێمە گوێمان پێ نەدا و ڕۆشتینە پێشەوە خۆشبەختانە دوایەوەی کە زانیان شتێکی باشە هاوکاریمانیان کرد هەم زۆر سپاسی بەرحاڵ کۆلیژی زانکۆی پزیشکی سلێمانیەکەین سپاسی هەموو کەسانەیەکین بەرحاڵ یارمەتیمانێنە، بەڵام زۆر شت هەیە کە تامەزرووە فیلمسازی کورد لەسەری کار بکات بەڵام هەندێک جار بڤەیە هەندێک جارەوەیە کە توانایی ماڵیش دارایی و بودجە باجێک هەیە کە ناتوانێت دەسۆش.
بەڵێ زۆر زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ میوانی بەرنامەی بەیانی باشکوردستان بووین بە بۆ دوایین قسە ئەگەر کاگاوەڕە شتێکی مابێت لە ئەمریکاوە ئێمە زۆر زۆر سپاس دەکەین ئەگەر بە کوردی شتێکت هەبێ بیرماچوو بێ ئاماژەی بۆ بکەی سپاس دەکەین. دەستان خۆش بێ وەڵام منیش ئەمێ سپاسی چەند کەسێک بکەم کە لە وڵاتی ئەمریکا زۆر هاوکاری من بوون لەوانە ماردین خان کە یەکێکە لە کادرە باشەکانی کەناڵی NRT کاک ئاسۆ کە لە دەنگی ئەمریکا بەشی کوردی کار ئەکا و زۆر زۆر هاوکاری من بوون لە وڵاتی ئەمریکا و توانیان چەند پەیوەندیەکم بۆ دروستکەم لێرە چونکە من بەڕاستی لەم شارەیە تاکە کوردم کە هاتوومەتە ئەم شارەوانەیە و هیچ کوردێکی تریتیان نییە لەم شارەیە و پشتیشم تەنها بە خۆم بەستۆ بۆی کە بتوانم لەگەڵ ئەو فیلم سازانی کە لێرە بەشدار بوون کارێن لەگەڵا بکەم و زۆر سپاسی ڕێتاو فیلمی ژەکەم کە ئەرکی بڵاوکردنەوەی ئەم فیلمی گرتە ئەسۆ و زۆر زۆر هاوکارمان بوو لەگەڵمانە کاکزانیار کە لە وڵاتی ئێرانەوانێ لە پەیوەندیدا بوو بۆ بەرەو پێشبردننی کارەکە لەگەڵ فستیڤالی بیکسکایە و سپاس بۆ ئێوە من هیچ شتێکی ترنەوە دەستان خۆش. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێکە لە بەڕێزان جابدی و هەروەها مەرۆک و نووسەر و دەرهێنەری فیلمی تاقیگەی ژمارە دووجاری سوپاسدانەکەین سەرکەوتنەوە بۆ خوازی خۆشەویستان لە دوای وشانێک بەرنامەی بەیانی باشکوردستان بەردەوام بێ.